هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا یەکێکە لەو ڕووداوە سیاسیانی لەلایەن زۆرێک لە وڵاتانی جیهانەوە بە وردی چاودێری دەکرێت بە تایبەت وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو گرنگی پێدانە بەهۆی کاریگەریەکانی ئەمریکا لە وڵاتانی جیهاندا بە جۆرێک کە هەر گۆڕانکاریەک لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر بە هەر وڵاتێک ڕاستە و خۆ کاریگەری لەسەر باری ئابووری ئەو وڵاتانە دادەنێت. لە ئێستا داریەکە لە ئێران و تورکیا دوو نمونەی زیندوون کە بەهۆی خراپی پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکا ڕوبەڕووی قەیرانی سەختی دارایی بوونەتەوە و دراوی ئەو دوو وڵاتە بەردەوام ڕووی لە دابەزین بووە. لە هەرێمی کوردستان بەهۆی لاوازی سەرکردە سیاسیەکانی بنەماڵە حکومڕانەکان کە بەردەوام چاویان لە ژمارەیەک سیناتۆر و بەرپرسی خانەنشین بووی ئەمریکی بووە تا دیدارێکی تەشریفاتی لەگەڵ بەرپرسانی باڵای کۆشکی سپیان بۆ ڕێک بخرێت نەتوانراوە هەرێم لە ناو سیاسەتەکانی ئەمریکادا جێ بکرێتەوە. ئێستاژ لەگەڵ یەکلایی بوونەوەی جۆ بایدن بۆ سەرۆکی داهاتووی ئەمریکا بەرپرسانی حزبی هەرێم وەک هەمیشە نامەی پیرۆزبایی و بە دۆست نیشاندانی خۆیان لەگەڵ بایدن نیشاندا کە ئەمە لەلایەک هەوڵدانە بۆ کڕینەوەی پێگەی سیاسی خۆیان لە ناوخۆی کوردستان. لەلایەکی تریش ئاماژەیەکە بۆ خەرجکردنەوەی سەدان ملیۆن دۆلار بۆ دروستکردنی لۆبی تا دیدارێکی تەشریفاتیان لەگەڵ بایدن بۆ ڕێک بخرێت. بەڵام سەرکردە سیاسیە حیزبیەکانی کوردستان کە نەیانتوانیوە ئەزمون لە ڕووداوەکانی ڕابردوو وەربگرن هێشتا لەو ڕاستیە نەگەیشتون. هەڵوێستی بەرپرسانی ئەمریکا پێش وەرگرتنی دەسەڵات جیاوازە لە کاتی وەرگرتنی دەسەڵاتدا. بەو پێی ئەو کاتی سەرۆکی نوێ دەچێتە ئۆفیسەکەی لە کۆشکی سپی و راپۆرتی دەستگا هەواڵگریەکان دەچنە بەردەمی لەو گۆشەنیگاییەوە سیاسەتی بەرامبەر وڵاتانی ناوچەکەتدا دەڕێژێت. بایدن لەوانەیە بە بیریشی نێتەوە کە پێشتر هاتووەتە کوردستان و کوردەکانی بینیوە. ڕیفراندۆمە شکست خواردووەکە نمونەیەکی زیندووە کە تێگەیشتێکی ساویلکەی بۆ ئەو دیدارە تەشریفاتیانەی لە ڕابردوودا سەرکردەکانی بنەماڵە حکومڕانەکان هەیان بووە لەگەڵ بەرپرسانی کۆشکی سپی کە لە کاتی بڕیاری ئەنجامدانیدا گوێ بۆ دڵسۆزانی میلەت نەگیرا و چاو لەسەر وەزیرەخانە نشینکراوەکانی فەڕەنسا و ڕاوێژکارە جوولەکە شکست خواردوەکان بوو تا یاری بە چارەنووسی میلەتێک کرا. ئەزموونی حکومڕانی هەرێمی کوردستان تا ئاستی ئاشبەتاڵێکی نوێ نزیک بوویەوە. دوجاریش بە دوورخستنەوەی سەرانی ڕیفراندۆم کۆتایی هات. بەپێی بەدواداچوونەکانی پەیام لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا کەیسێک بە ناوی کەیسی کورد بوونی نییە. ئەوەی هەیە تەنها لە چوارچێوەی عێراقدا مامەڵە لەگەڵ کەیسی باکووری عێراق دەکرێت کە کوردەکانی تێدا دەژین و حکومەتێکی خۆبەڕێوبەریان هەیە کە ئەمەش بەهۆی فەشەلی عەقڵی سیاسی بنەماڵەییەوەیە. ئەمریکا گەورەترین هێزی سەربازی و بەهێزترین ئابووری جیهانی هەیە کە ئەوە وای کردووە هەر وڵاتێک پێچەوانەی بەرژەوەندیەکانی واشنتۆن هەنگاو بنێت بەردەوام تووشی شکستی گەورەی ئابووری و سیاسی دەبێت. لە هەرێمی کوردستان لە بریەوەی بەرژەوەندی نیشتیمانی هاوتەریبی بەرژەوەندی زلهێزەکان بکرێت و تەنیا هەوڵ بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەکی تەشریفاتی و لەگەڵ سەرکردە باڵەکانی ئەمریکا کراوە تا لە ناوخۆی کوردستاندا کەیف و سەفای پێوە بکرێت. هەر بۆیە لە دوای 30 ساڵ لە دەسەڵاتی بنەماڵە حکومڕانەکانی هەرێم ئێستا خەڵکی کوردستان بە تامەزرۆییەوە چاوەڕێی داڕوخانی سیستمی حیزبی و بنەماڵەیی دەکەن.